مەکتەب هەیە ئێمە ئەڵێن سلێمانی شاری ڕۆشنبیری و ئێمە لە سەدەی 21کین و مەفروزە سلێمانی لە ئاسمان نابێت لە هەموو ڕۆیەکە وانە لەم شاری سلێمانێ لە ناو شاری سلێمان لەم چرکە ساتە من لەگەڵ جەنابتانە دانیشتوم قوتابخانەمان هەیە لە ناو سلێمانیا لە ناو شاری سلێمانیا لە دوو خانوایە لە 157 تەلەبەی هەیە لە خانوایە وەڵ نە شوێنی ڕیزبوونیان هەیە نە هۆڵیان هەیە نە هەر شوێنی دانیشتنەکە باوەڕکە هۆڵی نە شوێنی دەستشۆری مناڵەکان یعنی ئەگەر ئەو 150 مناڵە دوو شوێنی دەستشۆریان هەیە یعنی 5 دقە جەرز لێ بدرێت ئەبێ 150 مناڵە ئەگەر دەیان پێویستی بە شوێنێکی دەستشۆری بێت چی بکەن هۆڵەکە کە ڕۆیتە ناو بیناکە بانەڵم خانووەکە کە ڕۆیتە ناو خانووەکە هینێکیان پەردەیەکیان ئاوە گێڕاوەتەوە بۆ جیاکردنەوەی پۆلێک یعنی لە کارە ساتێکە کەسیش بەرپرسە باڵاکان 10 ساڵە بێ وایە بەرپرسە باڵاکانش زۆر باش ئاگادارن